سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیکە. بە باشمان زانی کە پانۆراما تەرخان بکەین بۆ قسەکردن لەسەر بابەتێک ئەگەرچی وەک دەستگای میدیایی کورتسات و وەکو کورتسات نیوز بەردەوام لە خەمی ئەو گرفت و کێشانەدا بووین کە خەمی خەڵک و خەمی هاوڵاتیە. قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی گەلی کورد یەکێکن لەو توێژانی کە ئەرکی سەرشانی هەموو چین و توێژێکە هاوکاریان بکە و پاڵپشتیان بێ بۆ گەیشتن بە ماف و داواکاریەکانیان. بەداخەوە تاکو ئێستا ئەگەر گوێ لە خەمی ئەم قوربانیانە بگریت دنیایەک ناسۆر و ئازار هەیە کە نەبیستراون و دنیا گرفت و کێشە هەیەەوە هەندێکیان لە چاوەڕوانێکی درێژدا سەریان نایەوە بە خەمی باشبوونی تەندروستیان و بە خەمی دۆزینەوەی ڕۆڵەکانیان. هەرێکێکیان بۆ خۆیان چیرۆکێکی تراژیدی گەورن کە ڕەنگە چەندین کاتژمێر پێویست بێ بۆی گویان لێ بگری. بە باشمان زانی ئەم شەو لە پانۆراما کەمێک قسە بکەین لەسەر گرفت و خەم و کێشەی قوربانیان و کەسوکاری کیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی گەلی کورددارە لە ستۆدیۆ کاک ئاراس عابدم لەگەڵەکە هەم جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەیەوە خۆی یەکێکە لەو کەسانی کە لە خانەوادەکەیدا زۆرترین قوربانی داوەوە لە ئێستادا یەکێکە لە تاقانەکان کە بەشێکی زۆری خانەوادەکەی لە دەستداوە بێوچان کار دەکات بۆ خەمی هەڵەبجەیەکان و کەسانی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی گەلی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیادا ئەگەر دەرچەیەکە بێ ئاسۆیەکە بێ بۆ خەمی هەڵەبجەیەکان بەبێ دوو دڵی کۆشش و هەوڵی بۆ کردو بۆی بگاتەوە شوێنە. بە باشم زانی ئەم شەو لە ستۆدیۆ پێکەوە کەمێک گفتوگۆ بکەین. کاگارا زۆر بەخێر بی هیوای سەرکەوتنە بۆ خوازم وە من لە نزیکەوە ئاگادارم کە چەند ماندووی لەگەڵ خەمی هەڵەبجەیەکان و کەسوکاری قوربانیەکان دەکرێت پێم بڵێ بارودۆخی ئێستتان چۆنە، کەسوکاری قوربانیەکان بارودۆخی ژیانیان چۆنە، بۆ بارودۆخی پارێزگاکەتان چۆنە، هەر قسەیەکی دیکە کە تۆ ئەم شەو لە من بەرەوە بیکە ئازادی. سپاس بۆ بەڕێز، سپاس بۆ کورساتی خۆشەویست. دیارە هەر چینی توێژێک کە هەر ڕێکخراوێک دروستەکە دەبێت هەڵقوڵاوی ئەو چینی توێژە بێت کە ڕێکخراوەکە مەبەستیەتی. بەڵێ دیارە دوای ئەو نەهامەتی کە بەسەر خەڵکی هەڵەبجە هات و ئاوارەی وڵاتی ئێران و شوێنەکانی تر بووین، هەر خێزانێ بە شێوەیە نەهامەتێکی تایبەتی ڕووی تێکرد. دیارە هەڵەبجە بە تەواوەتی لەسەر نەخشە لەلایەن ڕژێمی سەدام حوسێنەوە سڕایەوە و شارێکی تری بنیادنا بە ناوی مەدینە سەدامی حەلەبجە. دیارە ئەو نەهامەتی کە لەناو من بۆ خۆم کە وەک زۆرترین قوربانی هەڵەبجە و کوردستان و عێراق کە خاوەنی 12 شەیدم، ئەو نەهامەتی کە لە ئێرانە ڕوبەڕووی منێکی هەڵەبجەیی بووە و لەگەڵ باقی هاوڕێکانمە و خەڵکی هەڵەبجە زۆر ئەستەمە باسکردنی لە ماوەیەکی کورت تا بتوانی باز لەو نەهامەتیانە بکەی کە هەر تاکێکی هەڵەبجەیی چی بەسەر هاتووە. دیارە زۆر زەحمەتە تۆ لە ناو خێزانێکی زۆر قەرەباڵخە ژیان بەریتە سەر و ڕاکەیت بۆ وڵاتێک نەزانی بە برینداری نەزانین ژیان چۆنە گوزەرێ، زمانت جیاوازە، کولتور و جیاوازە. ڕاستە منتیقەکە منتیقەیەکی کوردنشینە، بەڵام هەڵەبجەکان ئاوارەی چەند شوێنێک بوون کە بەڕاستی لە مێژووی باسکردنی کووردا نەبیسرا بوو کە هاوشێوەی کرمان و شوێنەکانی تر. کەسێک هەموو کەس کارم لە دەزە لە ناو شارەکانی ئێرانە ئەگەڕام بە شوێن هەواڵێکی خۆش کە پێم بگە بەداخەوە بەدەیان نەهامەتی و ناڕەحەتی و خەفەتی یەک لە دوای یەک لە دەستدانی خۆشەویست و کەسوکارەکەم بۆ بارگرانیە بەسەر شانمەوە. بڕیارمە کە بێمەوە خاکی عێراق. دیارە من هەڵەبجە دایکمە، بەڵام وەکو خۆشەویستی عاشقی سلێمانیم، یعنی زۆر کەسمانەیە وەکو عاشقی سلێمانین. گوێمان نەیە بۆەوە هاتینەوە کە هاتینەوە بۆ مێژووە ئەمە باسەکەم گەنجی ئێستا نازانێت کە هەڵەبجەی شەید لە ساڵی 1970 ساڵی 91 ژیانی تیانە بووە، تەنها جێشی ئێرانی تیا بوو، دوایی لە شەڕی عێراقیێرانە سوپای عێراقی تیا هاتووەتەوە و هەڵەبجە وێران کرا، تەخت کرا لەگەڵ سێ سادق. بەداخەوە سێ سادق بە شێوەیە تەخت کرا کە لە مێژووە باسکردنی زۆر ئەستەمە و بەرنامەش هەبوو کە جێشی عێراقی بە هەمان شێوە هەڵەبجە هاوشێوەی سێ سادق تەختکە لە بەرەوەی بنیادنانی شارێکی تری کردبوو. جێگەی خۆشحاڵی بوو کە ڕاپەڕینێک ڕوویە کە
هەموو گەلی کورد ئەوەی کە بینیمان و نیگرانیش بوو کە بەڕاستی ئاوارە بووینەوە بەڵام من بۆ خۆم یەکەم خێزان بووم کە لەبەرەوەی زۆر بە عاشقیەوە بوو بگەڕێمەوە ناو کەلاوەکەی ماڵی باوکم ناو ئەو خانووی کە سوکارەکەمی تیاشید بووە هاتمەوە ناو هەڵەبجە بە ئومێدی ژیانەوەی هەڵەبجە بەڵام شارێکی وێران هەرچی پێی پێناسی ژیانی تیا بکەی نە لە فەرمانگە نە لە ئاو نە لە ئاوەڕۆ یعنی بە شێوەیەک هەڵەبجە ئەبینرا کە ژیان زۆر ئەستەموتیایە دەستمان پێکرد کە دەستمان پێکرد لەگەڵ خێزان و لەگەڵ مەجموعەیە خزم و کە سوکارم کە لە یەک گەڕەکا بووین هەتا چەند ساڵی کارەبا نەبوو هەتا چەند ساڵی ئاو نەبووە بڕیارما کە خی گەورە منی هێشتوتەوە شاید حاڵم لەسەر و توانی کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە مادەم خوا منی هێشتوتەوە ئەبێ لەسرم دۆسیە قسە بکەم ئەبێ ئەو تەمەەی کە مام و ئیشی لەسەر بکەم لە دوای ڕاپەڕینەوە بە چەند ڕۆژێک کە گەڕامەوە هەڵەبجە چەند کەناڵێکی بیانی سەردانی هەڵەبجەیان کرد و هەندێک خواردنیان هێنە لێەوە دەستم کردبەوەی کە ئەم خواردنە زۆرە ئەوان وتیان بۆ مناڵی بێباوکو دایک چیتان بەلاوەیە چەند جارێک نەمانەزانێت نەڕاگەیاندن نەبوو نەبانگەوازە بوو نە هیچ شتێکە بوو بۆیە وان بە باشزانی کە بگەڕێن بە شوێن ئەو مناڵانەی کە بێسەرپەرشتن سەرەتا یارمەتیەکان لەوەوە دەستی پێکرد دوای وردە وردە خەڵک ڕووی کردەوە بە کەمی هەڵەبجە خواخوامان بوو کە بەڕاستی خەڵک ببینین لە ناو هەڵەبجە سیارە ببینین بێتە ناوەڵب چووکە دەرچوونی بۆ نەبوو لە یەکەم یادی کیمیابارانی هەڵەبجە ساڵی 92 لێشاوێکی زۆری جەماوەری لەسەر ئاستی کوردستان ڕویان کردا هەڵەبجە کە ڕویان کردا هەڵەبجە بە حکومیەوەی من ئاشنایەکەم لەگەڵ بارودۆخەکە زیاتر بوو زۆر لەسەر کیمیابارانەکە قسەم کردبوو بڕیارە ناو وتاری یەکەم من خوێنەوە دوای خوێندنەوەی وتاری یەکەم مامی ڕەحمەتی سەردانی هەڵەبجەی کرد لەگەڵ سەرکردایەتی لایەنە سیاسیەکانە کە هاتەوێ ئەو وتارێک کە من نووسی بووم کەسێکی تر کە هاوشێوەی غەمەکانی خۆم کە مامۆستا فەخرەدینی ڕەحمەتیە ئەویش نووسینێکی نووسی بوو هەردووکمان بەیەکەوە گەڕین تا ماماندۆزیەوە ماماندۆزیەوە ئەو داواکاریەکیە بوو لەسەر مناڵی ون بوو منیش داواکاریم هەبوو لەسەر کێشەی کە سوکاری شەیدان و هەڵەبجە کە بەم شێوەیە زۆر زەحمەتی ژیانتیە بۆیە یەکەم پەیام یەکەم هەنگاو کە ئێمە دەستمان پێکرد لە زاری جنابی مامی ڕەحمەتیەوە بوو کەوتی ڕێکخراو دروستکە بەڕاستی سەرەتایەک بوو بۆ ئەوەی ئێمە هەنگاو بنێن بۆ دروستکردنی ڕێکخراو و لەگەڵ مامۆستا فەخرەدینی ڕەحمەتی بەداخەوە چەند ساڵی بە لێسە کۆچی دوایی کرد بە ئاواتەکەی خۆی نەگەشت مناڵەکانی نەبینیەوە ئەمە ئەساتێکە لە دەیان خێزانی لەم جۆرە هەیە لە ناو هەڵەبجە هەڵیشتان بۆدان نەیتوانی بیدۆزێتەوە بەداخەوە چەند ئێمە لەگەڵ جەنابی هێرۆخان چەند جارێ دانیشتنمان کرد و وەفدی ئێرانی ڕاستپار و ئێمە وەکو تیمێک سەردانی پەرلەمانی بەغاشمان کرد دوای ڕوخانی سەدام حوسێن چەند جارێک لەگەڵ قیادەی عراقیە دانیشتین ئەم باسەمان بە تیم بە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عراقیە باس کرد بۆی داوا لە حکوومەتی ئێرانی بکات بەداخەوە لە ناو پەرلەمانە ئەو یاسایە نەتوانێت کتابێک بکرێ بۆ پەرلەمانی ئێران بۆ ئەوەی ئەو پرۆسیە بچێتە جێگەی جێبەجێکردنەوە دوای ئەوەی کە سەردانی سەرۆک مام جەلالتان کرا و کات بڕیاریدا بۆی لیژنێگان کۆمەڵەیەک دروستکەن چۆن دەستان کرد بە دروستکردنی کۆمەڵەکە دیارە مامی ڕەحمەتی باین کردین بۆ قەلاچواران لەوێ وەکو ڕاهێنانی پێکردین من مامۆستا فەخرەدینی ڕەحمەتی ڕۆشتین کە پێناسی ڕێکخراوی بۆ کردین کە ڕێکخراو چییە وەهانی داین و پشتیوانی لێکردن لەکوێ پێویستان پێی بوو بەڵام ڕێکخراو نابێت لە دوو کەس پێک بێک ئەبێ 35 و 7 و بەتا پەروەردەیەکی کردین کە ڕێکخراو دروستکەین وەیە ئێمە هاتینەوە هەڵەبجە لەگەڵ مامۆستا فەخرەدینە چەند بنەماڵە شەیدێکمان کۆ کردەوە لەوێ دەستمان کرد بە دروستکردنی ڕێکخراوە سەرەتا ناومانە لیژنەی بێ سەرپەرشتان کە سوکاری شەیدانەوەی کە لەوێ بوو کۆمان کردەوە پاشان لیژنەکە زیادمان کرد ئەندامەکانمان زیان کردمان بە کۆمیتەی بەرگری لە مافەکانی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ئەوم لە یاد نەچێت هەر لە سەرەتای ساڵی 92 یەکەم ڕێکخراوی کوردی سەردانی هەڵەبجەی کرد کە بینی من لە هەندێک یارمەتیم هەیە بۆ مناڵان داوایان لێکردم وەکو کاریان لەگەڵا بکەم ئەویش ئەو کات کۆمەڵی منداڵپارێزی کوردستان بوو یەکەم ڕێکخراو بوو سەردانی هەڵەبجەی کرد و تەنانەت ڕاستەخۆ پێشیانوتن هیچ هاوکاریەکمان بۆ خۆتان نییە ئێمە هەر یارمەتیەک بنێرین بۆ مناڵەکانی لێرین من وەکو خۆم نزیکەی 9 مانگ خۆبەخشانە لەو ڕێکخراوە ئیشم کرد چەند جارێک لەگەڵ هێرۆخانە دانیشتم لەسەر مەسەلەی پێم وت من دوو ئیشی زۆر قورسم لەسرە
یەکەم نوێنەرایەتی کە سوکاری شەیدان وتی من هەردووکیان داعم دەکەم هانتە دەم کە یارمەتی مناڵان بیت لە ساڵی 92 مناڵپارێز یەکەم وەفیسی لە هەڵەبجە کردوێتەوە هەتا ئێستا بەبێ منەت بەبێ جیاوازی دەیان منداڵ هاوکاری وەرەگرێت دەیان منداڵ نەشتەرگەری بۆکرێت دەیان کێشەی خێزانی چارەسەرەکەین لەگەڵ ئەمانەشا ئەم دادەیە وەکو دەستگرتن دەستی گرتوین هەندێک کار کە لە سەردەمی تەمەنی ئێمە کە بە ئەنجام گەیشت بۆەوەی خزمەتێک بە هەڵەبجە بکرێت هەنگاوی یەکەمانەوە بوو کە لە سەروبەندی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کات کا کۆسرە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو تیمێکمان پێگەێنە سەردانی کا کۆسرەتمان کرد هەندێک داواکاریمانە لە یەکەم هەنگاوە خواردنێکی زۆری بۆ هەڵەبجە نرد بەبێ جیاوازی هەنگاوی دووەمەوە بوو داوامان لێ کرد کە هەڵەبجە پاک بکاتەوە چونکە بەڕاستی ئەو هەڵەبجەیی کە ئێستا هەیە بە چاک و خراپیەوە ئەوەی کە دەیان گلەی و گازندەمان لە بازی شوێنی تایبەتی هەیە کە هەموو تاکێکی بگرێ گلەیمان لە شێوەی خزمەت گوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئێستەی هەڵەبجە بەڵام هەنگاوەکان و بەرنمەکانی ئەو کاتە بە شێوەیە بوو کە جێگەی دڵخۆشی بوو هەموو ئەو کاتە ئەژغاڵی سلێمانی هەموو فەرمانگەکانیان ئەوانەیە گەر شۆفڵێکیان بوو بێت لەلایەن کا کۆسرەتەوەی ئازێک درا بەوانە کە هەڵەبجە پاکەنەوە لەگەڵ چەندین کەسی دڵسۆز لە فەرمانگەکانی هەڵەبجە کە هەنگاوێکی زۆر بەهێز بوو بۆی فەرمانگەکانی هەڵەبجە بە تایبەت ئاوەدانکردنەوە دەست پێ بکاتەوە شارەوانی دروست بکرێتەوە پاکسازیەکی هەڵەبجە کرا کە جێگەی ئومێد بوو بۆ هەڵەبجە کە هەنگاونان بوو بەرەوەی کە هەڵەبجە سەر لە نوێ ئاهێکی پیا بەخشرێتەوە کە هەڵەبجە زیندووە کرێتەوە کاکە ئاراس دوایەوەی کە کۆمەڵە دامەزراوە هەوڵێکی باشتاندا بۆی داکۆژێکی سەخت لە کارەکانی خۆتان کردنەوە لەسەر ئاسی تاکە کەسیش تۆ هەنی لە هەوڵ جهد و تەقەلاکانی خۆت نەوەستاوی چی کراوە بۆ ئێوە وەکو کە سوکاری قوربانیانی هەڵەبجە خۆشەدێکێکی لەوانی کە خانەوادەیەکی زۆرتان قوربانی دەستی ئەم کیمیابارانن وە چی ماوە بۆتان بکرێت لە ئێستادا دیارە ئەو هاوکاری کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێشتر باسم کرد بە مەرحەلە دراوە بە کە سوکاری شەیدان بەداخەوە خەلەل لە پێدانی هاوکاریەکانە هەیە لە خزمەت گوزاریەکانە بەرنامە ڕێژی بۆ نەکراوە ئێمە تیمێک بە تیم کارەکەین هەر بڕیارێک بین بە تیمەیکەین دەستەیەکی بەهێزی کە سوکاری شەیدان بە هەڵبژاردن کارمان کردووە چ لە ڕابردووە چه ئێستش کە بڕیارە کۆنگرۆ کۆنفرانسی کۆمەڵی قوربانیان بەسرێت ئەوانەی کە لە سەردەمی منا کراوە تا ئەو کاتی کە من ئاگام لێبێ لەم کارانی کە توانیمانێت بی بچڕین بۆ هەڵەبجە بە سوپاسەوە هەچ کەسێ دەستێکی هاوکاری کردبێ لەگەڵ هەر دڵسۆزیەکە بۆ هەڵەبجە ئێمە پێزانینمان هەیە بۆی دیارە هەر لە سەرەتاوە کێشەی دەستی هاوکاری لە پێدانی موچە لە پێشا لە 30 دینارەوە دوایی بۆ بە 90 دینار دوایی بۆ بە 300 دینار ئەمانە هەنگاو بوون بە سەردان کراوە بە پەیوەندی دروستکردن کراوە کاتێک کە تیمێک ڕۆشتن سەردانی هەر بەرپرسێکمان کردووە چاوی بە ئێمە خۆمان کەوتووە کە ئێمە ژمارەیە قوربانین پێویستیمان بە بژێوی ژیانێ پێویستیمان بە هاوکاریە فەرمانگەکان زۆر کە من تاعینات نییە بەم شێوەیە تەنانە لە ئاسی تاعیناتیشە من جاریەوە بۆ قایمەی 280 کەسیم بردووەتە لای کە عومەر فەتاح بێ قەید و شەرت جێبەجێی کردووە یەک لەو پرۆژە گەورانەی کە ئێمە توانیمانە بێ بچڕین مەسەلەی دروستکردنی ببورن یەکەی نیشتە جێبوون بوو دیارە وەک لە سەرەتاوە باسم کرد هەڵەبجە بە دەستێکی زۆر بەهێز لی دراوە بەداخەوە حکوومەتی عێراقی لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە زۆر بە سستی بەدەم هەڵەبجەوە هاتووە ئەوەی کە توانرابێت لەسەر ئاستیەوەی کە حکوومەت لە ڕابردووە بیکات هەلێکی زێڕین بووە لەو سەردەمەی لە تامانی جەنابی مام جەلالی ڕەحمەتی کە هەلێکی گەورەترین هەلی زێڕین بووە لە بەردەمی هەڵەبجەیەکانە یەکەم ئەو کات بە پێدانیشتن و بەرنامەیە توانرا کە ڕەمزێکی کە سوکاری شەیدان دروستکرێکە مۆنمنتە کە سوپاس بۆ ڕەحمەتی کاک جەمال قەساب کە نمونەیەکی جوانی پێشکەش بە هەڵەبجەیەکان کردووە جاری دووەم بەداخەوە کە سووتێنرا زۆر زەحمەت بوو دروستکردنەوەی زۆر زەحمەتیش بوو کە تۆ داواکاری و داخوازی دوا لێ بکەیت کە کراسی بەری خۆت بسووتێنی بۆیە جارێکتر بە سەردان من خۆم یەکێ بووم لەگەڵ تیمە چوونەوە لە جەنابی مامی ڕەحمەتی پێمان وت مام پێویست بەوە کات هەڵەبجە جارێکتر مۆنمنتەکەی بۆ دروستکەیتەوە بۆیە بە پەلە مۆنمنتەکەی بۆ دروستکرایەوە دوایی ئێمە تیمێک سەردانی ئەنجومەنی وەزیران کە عومەر فەتاحمان کرد داوامان لێ کرد کە پێویستیمان بەوە هەیە خانوو ناتوانین لەسەر خانووە کۆنەکان دروستیکەنەوە لەبەرەوەی هەم موادی کیمیایی پێ هەنگومانەکرێت کە پشکنینێکی تەواوەتی نەکراوە بۆ ئەو هەوای هەڵەبجە پێویست بەوە کە هەندێک گەڕێکی تایبەتی دروست کرێت لە ناو هەڵەبجە
بۆ جێبەجێکردن. دیارە ئەو کاتە من سەرۆکی ڕێکخراوەکەم و لەگەڵ کا عومەر فەتاح دانیشتین لە بیدایەتە بڕیاری پێدانی 250 خانوویان یا بە هەڵەبجە، بەڵام بەڕاستی هێندە دەستی ئەملا ئەولای تێکەوت خانوەکان دابشکرا بوو بە 500 خانوو هەر ڕازیش بوو لە پێش 300 وەرەقە بوو بۆ هەر خێزانێک، بەڵام خۆمان ڕزامەندیمان دەربڕی دوای ململانەیەکی زۆر لەبەرەوەی کێشەی لەسەر دروست نەبێت زۆرترین بنەماڵەشەیە شمولیکە کیمیابەرانی 1 و 2 لەو کاتە دروست بکەیمە سەردانی بەسپاسەوە کە عومەر فەتاحمان کردووە کە جوانترین گەڕێکی بۆ هەڵەبجە دروست کردووە لەگەڵەوەش کە بەڕاستی خەڵک زۆر قەرزاربار بوو تا ئێستا ژمارەیە خێزان هەیە بەدەستە و قەرزاریە و ئەناڵێن. بەڵام من کتابێکم ڕاستی ئەنجومەنی وەزیران کرد ئەو کات کە عومەر کە داوام لێ کرد کە پێویستە ئەم خانوانە دامی کە سوکاری شەیدان کردوتی چیتر ماوە بۆتان کەوتمان ئەو کاتە کە قەرز زۆر دەگمەن بوو داوای 5 میلیۆن دینار قەرزمان کرد لەگەڵ هەر خێزانێ 50 میلیۆن 50 تەن چیمەنتۆمان وەرگرتووە بە سعری حکوومەت. ئەمە ڕێژەیەکی زۆر بوو بۆ خەڵک و قەرزەکەش لە کاتی خۆیان سلفەیەکی زۆر باش بوو هەمووی وەریگرت. مامی ڕەحمەتی سەردانی هەڵەبجەی کرد، تیمێکی کۆمەڵە سەردانمان کرد و تیمێکی سەردانی شخصیمان کرد. بەزام لە وێنانە وام بۆ دیارە من بۆ مێژوو باسیەکەم ئەمە یەکێکە لەو وێنانی کە سەردانی کە عومەر فەتاحمان کردو ئەو کاتە لە سەردانەکە گفتوگۆم لەسەرەوە کردو لەگەڵ تیمەکەمانە باسی ئەومان کردووە کە ئێمە پێویستی پێداویستی گەڕەکەکەمانە هەیە لە قرتاوکردن لە ئاو لە ئاوەڕۆ خۆشببختانە هەموو کارەکانی بۆ جێبەجێکردنی کە بووە گەڕێکێکی نمونەیی لە هەڵەبجە و دایرەی کارەبا و ئەو ئاوەڕۆ ئەم فەرمانگانە بوون کە باشستانی ناو وێنەکە چێن لەگەڵ دیارە ئەمانە ئەندامن کاک جەلیل و دادەڕووبا و مەڕووکێتە کامێرەکە و ئەندامانی دەستی باڵای کۆمەڵان و کە سوکاری شەیدانی کیمیابارانن کە شتێکمان کردبێ ئێمە بە تیم کردومانە و هەر مناقەشەیەکیشمان کردبێت. دیارە لە کاتی دروستبوونی ئەو خانوانە هەندێک کێشە و گرفتە بوو پەنامان بۆ هێرۆخان هێنا ئەو کات لەگەڵ دادەشاناز و هێرۆخانە لە ماڵ مامۆستا شاود تەنانەت ئێمە کە تیمەکە هاتی وتمان دێین لەگەڵ تووە دانیشتی وازێمە کێشن من دێم لەگەڵ ئێوە دانیشتنەکەم لە ماڵی مامۆستا شاوە دانیشتی کێشە و گیر و گرفتەکانمان بۆ باس کرد. یەک لەو کێشە و گیر و گرفتانەی کە زۆر گرنگ بوو بەدەر لە مەسلەی دروستکردنی ئەم خانووی کە سوکاری شەیدانە مەسلەی بریندارانی کیمیاباران و مەسلەی مناڵە نوۆکان بوو. هەرو کاتە داوایان لە ئەنجومەنی وەزیران کرد کە 20 جیهازمان بۆ بکڕێت لە بەریتانیا دانی هەر جیازێکی هەناسە بە 5,000 دینار لە ماوەیەکی کورتە هێنامان 22 جیازیشیانی ئەوانەی کە باست کرد ینی ڕۆڵی سەرۆک مام جەلال و خاتو ئێرۆ ئیبراهیم محمەد و خاتو شانازەوە بەشێکی دیکەش لە سەرکردەکانی کەتی نیشتیمانی کوردستان جێگەی بایەخ و گرنگیە لەسەر ئاسی نێودەوڵەتی چۆن هاتنە پێشەوە لێتانەوە چیتان کرد بۆی بتوانن دەنگی دنیا لەگەڵ هەڵەبجە ئاشنا بکەن؟ دیارێک لە ڕابردووە بەڕاستی هەڵەبجە پێناسەیەکی زۆر تایبەتی هەبوو پێناسەیەکی بە شێوەیە بوو کە هەر میوانێکی تایبەتی کە ئاهات مان پەیوەندیە کرد وەک سەرۆ کۆمار وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لێپرسرا و لە ئیدارەی مەنتیقەکە کە بە بەردەوامی چی قونسڵ و سەفیر و میوان سەردانی هەڵەبجە بکات. یەک لەو کەسایەتی زۆر گرنگانی کە لە ساڵی 2002 سەردانی هەڵەبجەی کرد جەنابی مام جەلال و کۆڵم پاوڵ و بریمەر حاکمی عێراق لەگەڵ ساڵی 2002 پێش ڕوخانی سەدام حسێن هاتن سەردانی هەڵەبجەیان کرد. دیارە من قسێکی تایبەتیم لەگەڵ یا کردە و کاتە حەزەکەی وێنەکان یەک پیشان بدە پێم وێنەگرم باشتر پیشان باش پێم وتم مام چی داوا بکەین ئەمە من سەرپەرشتی کە سوکاری شەیدانەکەم چی زەڕورە داوا بکەم لە هەم بریمەر هەم لە جەنابی کۆڵم پاوڵ وتی دوو بەڕێگە ڕۆشنەوتی دووشت پێڵم پێی بڵێ یەکەم وەختی خۆی ڕامسفێڵد لە ساڵی ئەمە مناقەشەیە بوو لە بینی ئێمە و جەنابی ڕەحمەتی مام ساڵی 1970 لە مؤتەمەرێکە لە جنێف ڕامسفێڵ ئەو کاتە وەزیری خارجی ئەمریکیە بێت باز لە پرسیاری کیمیابارانی هەڵەبجەی لێەکەن ئەو کاتە وتەیەک ئەڵێ کە زۆر زەربە لە هەڵەبجەیە دەڵێ گومانمان هەیە لە کیمیابارانی هەڵەبجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. دوو ئەمە پێیوتم کە داوا لە کۆڵم پاوڵ کە وتەیەکت هەبێت لەسەر ئەم قسێ لەناو مۆنمنتەکە ئێمە لەگەڵ تیمی کە سوکاری شەیدان
من داوای دووشتم لێ کرد بە نوێرایەتی کە سوێ یەک دەستی هاوکاریت بۆ هەڵەبجە ڕاستە خۆ بریمەر ملیۆنە دۆلاری بەخشی هەڵەبجە کە کرا بە دووم مەکتب دیارە پارەکەی مەوەرمان نەگەر هەیەتی وەریگرت بەڵام کرا بە دوو مەکتەبێکیان ێستا پەروەردەی تایەکشان کیمیاباران شەیدانی کیمیابارانە لە شارەوانی کە دوو خوێندنگای و دوو بینایی زۆر بەقەوتن دوو کۆڵم پاوەڵ لە سەردانەکەی کەوتارەکەی پێشکەش کرد وەکو ڕەدەلفعلێ بۆ ئەو قسەی کە من پێم وت و دڵگرانیەک وتی ئەگەرەتانەوێ بزانن سەدام چ تاوانبارێکە وەرن سێری هەڵەبجە بکەن ئەمە وەرچەرخانێکی زۆر بەڵێ کۆڵم پاوەڵ وەڵامێک بۆ قسەکانی ڕامسپێ ئەمە بەڕاستی وەڵامێکی زۆر بەهێز بوو بۆ ئێمەی هەڵەبجەیەکان کە پشتیوانێکی زۆر بەهێزی نێودەوڵەتی بوو کە میوانێکی زیاد لە پێوی سەردانی هەڵەبجیانە کرد کە بەڵگە و دوکۆمنتیان لەسەر دۆسیەکە کۆ کردەوە هەر چەند ڕۆژێ دوایەوە نامەیەکم لە کاک شەوکەتی ڕەحمەتیەوە بۆ هات وتی دوو لە بنەماڵە شەیدان خۆت و یەک بنەماڵە شەیدی تر مامۆستا کامیل بە خۆشحاڵیەوەی سەباش باری تەندروستی بەرەو باشبوونە ڕوا لە بە هیوای باشترم بۆی لە ئەڵمانیایە سیەکانیان بۆ گۆڕی و لەژێر چاودێری دکتۆرایە تا ئێسش زۆر بە زەحمەت کە سێ ڕۆژ بوو تاوانی خێڵی حەمە ڕووییا بوو بانگێشتی کردین کە بچین بۆ هەولێر ئێمە نەمانەزانی بانگێشتەکە لەسەر چییە کە ڕۆشن لە بینای پەرلەمان هەموو قیادەی کوردی یەکێتی پارتی بە تایبەت و ئەندامانی پەرلەمانی یەکێتی پارتی لە بینای پەرلەمان دانیشتبوون بیرم دێت جۆ بایدن وەک سیناتۆری جمهوریەکان و جۆ مەکێن وەک سیناتۆری جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا لەگەڵ قیادەی کوردیا بە بیرم دێ ئەو کاتە جەنابی مامی ڕەحمەتی کاک مەسعود کاک نێچیر و هەندێک قیادەی تری کوردی لەوێ بوون پێیان وتیان کاگەراز دوو میوان دێت ئەمانە لە کۆنگرێسەوە هاتوون لەسەر بینای پەرلەمان ڕاوەساین جۆ مەکێن پێیوتموتی 20 ساعت تیارم بڕیەوە بۆ 20 دقیقە قسەکردنیت لەسەر تۆ ئێستا نوێنەری هەموو عێراقیت لەسەر هەموو کیمیابارانی هەموو ئەو تاوانانەی سەدام حوسێن کە کوردیەتی وەڵامت چییە بۆ ئەم پرسیارانە دیارەکە قسەکانی من تەواو بوو کاک مەسعود بە جەنابی مامی وتوی 20 ساڵە هەوڵە دەین حکوومەتی ئەمریکا قەناعەت پێ بکەین کە سەدام حوسێن تاوانبارە گەورەترین پاڵپشتیمان بۆ دروست بوو کە حکوومەتی عێراقی کۆتایی پێبێ کە چووە دەرەوە جۆ بایدن بە منی وتوتی من باوەڕم وانە بووە کە حکوومەتی عێراقی دانی پیا بنین وەکو کۆنگرێس ئەو تیمەی خۆمان بەڵام بەڵێن تە دەمێ کۆی دەنگی کۆنگرێست بۆ بەدەست بێنم وەکو تۆڵەیەک لە شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و بە تایبەت قوربانیەکانی تۆ مامۆستا کامیلم لەگەڵا بوو یارم مەبەستەوەی لەو ماوە زۆرە دانی چاوپێکەوتنەکەی تۆ کاریگەرێکی گەورەی هەبوو لەسەر بڕیاری ئەمریکا زۆر زەحمەت بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی کەناڵەکانە کە قوربانیەک بۆ هێندەیە لە ناو خێزانێکا بێت ئامادەیم تیا بێت لەگەڵ هاوڕێکانمە خۆشمان ببینە قوربانی بەس لە بەرخاتری و ئەو نظامی سەدام حوسێن نەمێنێت هەر لەوێت تیمێکیشیان پێگەنا لەگەڵ هێزی ئەمریکیەکان لە هەولێرمانەوە ئەمە هەنگاوێکی تر بوو کە لەو سەردەما بەرامبەر بۆ هەڵەبجە هاو هەر بەخشینی دوای ڕوخانی سەدام حوسێن من وەزیری خارجی ببوورە سەفیری ئەمریکا سەردانی هینی کرد هەڵەبجەی کرد تەمان لە هاتنی مالیکی لەگەڵ کاک عیماد ئەحمەد سەردانی هەڵەبجەیان کرد بۆ مێژووە ئەڵێم خەڵکی هەڵەبجە باشە زانێ بە سەدان نامەی دراوەتە لە دەرەوەی هەڵەبجەوە خەڵک هاتبوو داوای هاوکاریانەکە من نامەیەکمایە کە عیماد دەگەر بۆ شاید بۆیە ناوی هێنم نامەکەی لێ وەرگرتم وتم تەنازول لە هەموو حەقێکی مادی و معنەوی ژیانی خۆمەکەم لەسەر خوێنی قوربانیەکانم یا ئامادە بم لە ئیعدامکردنەکەی سەدام حوسێنە یا بەشێک بم لەوەی ئیعدامکردنە تەمەن قیادەی کوردی زۆربیان پێیان ناخۆش بوو کە من هەڵەبجە بەکاربێنم بۆ مەسەلەیەکە مالیکی پێی وتی هەرچی گەشتۆتە لام داوای مادەی کردووە داوای شتی کردووە من چیت بۆ بکەم وتم پێتەڵم ئەو نامەیە تەمان نامەکەی ماوە ئەو نامەیەم بۆ واژۆ بکە بۆی بەشداری بکەم بەداخەوە ڕێنگ نەکەو بەڵام بەیانیەکەی کە سەدامی ئەعدام کرا سەفیری ئەمریکا داوای منی کردبوو لە مۆنیمنتەکە لەگەڵ کاخدر سەرۆکی شارەوانی ئەو کاتە هاتین پێم وتی من پەیامێکی خۆشم بۆ تۆیە هەرچەنە تۆ دەبووی ئێستا لەیە بوویتایە بەڵام پەیامێکم بۆت هەیە زۆر محاولم کرد پەیامەکەم وتی با ڕسمێ بگرین پێکەوە سەدام حوسێن ئەعدام کرا طبعا بۆ من زۆر خۆش بەڵام لەلایەکش زۆرم پێ ناخۆش بوو کە لە شوێن لەگەڵیانە لەو شوێنانە بوو کە دەبوو لەوێ بوومایە
بەرحاڵ پێیوتم وتی تۆ لەویت و لەوێژ بوویت گرنگەوەی کۆتایی بە سەدام حسێن هات پێشەوەی کە ئێمە بچینە ناو محکەمەکەوە تیمێکمان پێگهێنا و دەستم کرد بە بەڵگە کۆکردنەوە لە ناو هەڵەبجە لایەن کە سوکاری شەیدانەوە یعنی باوەڕ بکەن من قەناعەتێکم هەبوو کە باوەڕم وا بوو کە ئەبێ بەڵگە کۆکەمەوە قەناعەتم هەبوو کە ڕۆژێک ئەم حکوومەتە گەر کۆتایی پێهات بەڵگەکان تەنانەت خۆڵیش مەجموعە شوێنمان کۆ کردوتەوەکو تیمە کە ئەمە کیمیایی پێوە بۆ خۆشبەختانە توانیمان بچینە ناو دادگاکە ئەمە بەشێکە لەو دادگایی کە دوو ڕۆژ بوو لە ناو دادگاکە ماینەوە مەجموعەیە کە سوکاری شەیدان تەمەندرای نەبەرهاوانیش لێوێ لە بەرەوەی بەشداری لە ڕێگەمان لێ بگیرێت لە لەو بەشداری دادگای باڵای تاوانەکان لەوێ بە پێکەنینەوە بە خۆشیەوە کە ئەو برادرانە لە ناو دادگاکە بەشداریمان کرد لە محکەمەکەی سەدام حسێن دوایی ئێمە کێشەیەکمان هاتەڕێ بۆیە من هەمیشە باسی مامەکەم لەوە چێ زۆر برادر بڵێ زۆر باسی مامەکرێ بەڵام مافی خۆیەتی کە حەقێکی کەمی پێ بم کە لە ژیانیا چی کردووە هەم خۆی هەم خانمی یەکەمی عێراق لە کۆتایی جەلسا تیمێکی هەڵەبجەی چوونە ناو محکەمەکە لە ناو محکەمە دانیشتین تامان زۆر ئاستەم بوو چوون بۆ ناو محکەمە هەم زەمانەتی ژیانی ئەو برادرە کە سوکاری شەیدانە و شایەت حاڵەکان و ئەو کەسانەشی کە قوربانیان نێیەوە بەشدار بوون لەو هینە بەسپاسەوە تیمی پارێزەران کە کەیسەکەیان خوێندەوە هەندێک زانیاریان بە منە مەسەلەن یەک لەو زانیارانە خێزانی عەلی حەسەن مەجید پەنای بۆ هەندێک لە مەحامیەکان بردبوو و بە بەڵگەی دژە تیرۆری عێراقی هەبوو کە پەنایان بۆ بردووە بۆ ئەوەی تەخفیفی ئەدامی عەلی حەسەن مەجید و دارودەستەکەی بکرێت سەدام کۆتایی پێ هاتبوو کە وەختێ چوینە ناو محکەمە و قەرارەکە خوێنرایە بەداخەوە یەکێ لەو کێشە هەرە گەورانەی کە وەکو من لێبسراوی ڕێکخراوەکە وەکو کە سوکاری شەیدان ئیعلانیەوەی نەکرد کە هەڵەبجە ئەم محامیەک محەممەد عەرێبی چەند جەلسە لەگەڵمان نبوو زانیاریکی تەواوی لەسەر هەموو دۆسیەکان هەبوو بەڵام بەداخەوە کاتێکە چوینە ناو محکەمەکەوە لە ماوەی 72 ساعەدا محەممەد عەرێبیان ساحب پێکرد محامیەکی یانێنە ئەسڵەن دۆسیەکەی نەخوێندبووە یەک فەقرەی خوێندبوویەوە کاتێ فەقرەکەی خوێندەوە هەڵەبجەی بە یەک قومبەلە باس کردبوو لە کاتێکە ئێمە بە بەڵگە سەلمانومانە وەکو تیمەی کۆمەڵی قوربانیان سەلمانومانە کە 440 قومبەلەی کیمیایی و ناپاڵم و جۆری ناپاڵم لە هەڵەبجە درراوە لە ناو سنوودی هەڵەبجە درراوە داوام لە ڕئیسی محکەمە کرد کە پێویستی بە دانیشتنە لەگەڵتا ڕوبەڕوو لەگەڵ یا دانیشتوتم تۆ قەرارەکانی هەڵەبجەت نەخوێندوێتەوە تۆ بە یەک شێوە خوێندوتەوە ئەمە غەدرێکە لە هەڵەبجە کراوە کە هاتمە دەرەوە برادران لەگەڵ پارێزەرەکانە وتی توانی پەنابەری بۆ هێرەخان وتم چۆن وتی ئێستا پەنای بۆ بەرە بە هاوکار بێت لەم مەسەلە پەیوەندیەکم کرد بە هێرەخانەوە کاک باست و کاک خەتاب و برادران ئەزانن وتم دادە وەزعمان زۆر خراپە پێویستیم بە هاوکاری جەنابتە وتی چیت بۆ بکەم لەکوێ وتم لە بەغا وتی بگەڕێرەوە سلێمانی هاتمەوە سلێمانی لێرە چوومە دەباشان لەلا وتی باوکە من چیم پێەکرێ وتم مام وتی مامەتوانێت چی بکە وتم مام زۆر شتی پێەکرێ ئێستا لە دەسەڵاتایە وتی بڕۆ جواب لێ گێڕمە ساعت 4 گەڕامەوە دەڕگە ئاربەت تەلەفۆنێکی کرد وتی کوڕی خۆم لەکوێیت وڵا گەڕامەوە وتی خێرا بگەڕێرەوە محامیەکانیش بێنە ساعت 8 مۆعیدتان هەیە لەگەڵ مامە تامان بەداخەوە لەبەر دەرگای ماڵی مەهم تووشی ڕووداوێکی ناخۆشیش بووم لەوێ چوینە لایما لە لایما من 5 دقەیەک لەگەڵ ڕەحمەتی مام باسی دۆسیەکەم کرد دادە خۆی زانێ لەسەر مەسەلەکە مام محکەمەکە بە ئاقارێکی خراپە بڕاوە و بەڵگەشمان بەلاوەیە کە سوکاری عەلی حەسەن مەجید دۆسیەکەیان بردووە بۆ هەوڵی بەلای ڕێبردننی دۆسیەکە دەن وتی چی بە منەکرێ وتمان ئەو ڕئیسی محکەمە لەگەڵ پارێزەرەکانە جەنابەت ئێستا وەکو پاداشتێک بۆ خەڵکی هەڵەبجە هەندێک کێشە و گیرفتی هەبوو کە خەڵک لەیان هەبوو ئەمە پاداشتێک بەرەوە بەرامبەر بە هەڵەبجە دیارە بمبورن ڕسمەکان لە هەڵم گرتووە لەگەڵ مام دانیشتین تەلەفۆنی کرد لەگەڵ ڕئیسی محکەمە مەوزوعەکەی تێگەیان کە ئەو بڕیاری ئێوە یاوتانە زۆر غەڵەتە وردبینێکی تەواوی تیا بکەن کە هاتەرەوە بە پێکەنینەکەوتی مژدە بۆ تۆ بۆ هەموو هەڵەبجەکان و بوو پارێزەرەکانیش یەک مانگتر لێ ڕاوەسە و محکەمەی تەبیزە بە دڵی هەموو هەڵەبجە و کوردەبێت
ئەو بە خۆشببختانە دوای هەوڵێکی جدی لەگەڵا درا و کە کەیسەکە لە تەمیزا هاتەوە هەڵبجە بە جینۆساید ناسێنرا لەکوێ بەوەی کە بە قەزیەکی سادەی باسکرێت لەکوێ لەوەی کە بە جینۆساید بناسێنرێت. دوای هەنگاوەکان باس لەوە کرا کە بەشی ئاوەدانی پێویستە. من و کاک شەوکەتی بان کرد وتی بچن مەسحێکی هەڵەبجە بکەن. ئەو کاتە من وەکو مناڵ پارێز هەم وەکو کەسوکاری شەیدان چکە مۆڵەتم لە هێرۆخان وەرگرت بوو کە زۆر جاری شوکاروباری کەسوکاری شەیدان و مۆڵەت وتی مۆڵەت لە منەوە هەر جۆرە ئیشێگەکەی لە هەر شوێنەکە تایبەت بە هەڵەبجە کەس ناتوانێت ڕێگەری لێ بکە. پێم وت مناخ من ناتوانم ئەم ئیشانەی کە دەست مناڵ پارێزا بەسەر منە وتراوە ناتوانم کارەکانە وەکو پێویست بکەم. وتی من پێتەڵم بڕۆ بیکە. بۆیە دەرگام بۆ کرایە بڕاستی هاتین مەسحێکی هەموو هەڵەبجەمان کرد. مناڵ پارێز ژمارەیەکی زۆر ئەندازیاری هێنایە هەڵەبجە سەرژمێریکی هەڵەبجەمان کرد لە هەنگاوی یەکەمە 300 خانوو ماموتی 300 خانوو وەکو مناڵ پارێز بکەن بۆ هەڵەبجە کە هاتین لەگەڵ هەڵەبجە لەگەڵ هەندێک لایەنە کە دانیشتین بەداخەوە لایەنەکان یەکێ لەو لایەنانی کە لە هەڵەبجا بوو داوای پشکی کرد کە وەکو داوای پشکی کرد زانیمان کە بۆمان چارەسەر ناکرێت گەڕاینەوە بۆ قەلاچوالان وتی مادەم ڕێگریەکەن و ئەو خانوانە ئێمە بۆ هەڵەبجەیەکان یەکەن بیبن بۆ سەی سادق بردیانە سەی سادقی پێکرا لە نیوەی ئیشکردنەکە جارێکی تر 300 خانووی تر دەرچوو هاتیندا جارێکتر دانیشتنەوەمان کرد بەڕاستی جارێکتر داوای پشکیان کرد ئەم جارە وتیان بیگوازنەوە هاتاوەکو فرسەیەک ئەخڵتێ بیبن بۆ پێنجوێن ئەوەش بەیەش برا بۆ پێنجوێن جاری سێم جارێکتر چوین بە تیم سەردانمان کردەوە کە پێویست بەوە کات کە بەڕاستی هاوکاری بکرێتەوە دیارە فلیمێک دەرکرا کە ئەو کاتە برادێکی هێشتای کورسات هەنگاوی نەنابوو ئێستا دکتۆرە لە زانکۆ فلیمێ پەیامنێر بوو لەگەلی کوردستان فلیمێکیان دەرکرد لەسەر ژیانی من لە گەڕێکی مامۆسایان نمونەی مامۆسا حەمەسایی و مامۆسا شێخکاوان و مەجموعەی خەڵک لێوە بوو فلیمێکیان دەرکرد لە ئەنجامی فلیمەکە وەکو گەڕێکێکی وێرانە وەکو شارێکی منکوب مناڵ پارێز پرۆژەیەکی بۆ دەرچوو کە نزیکەی 350 خانوو بوو باوەڕم پێ بکە نەخشەیەکیان کێشە کە شەغنەبەست ئەندا مهندس بوو لە ناو شارەوانیە 350 خانومان بۆ گەڕێکی مامۆسایان دروست کردو بە خۆڕایی دوایی 450 خانووی تر دەرچووە 400 بە متەفەڕقە لە کانشقان ئۆفیسەکەی هەبووە کراوە بۆ خەڵکی هەڵەبجە 50مان بۆ سیروان بردووە 100 دانیان بۆ سەی ساغ براوەتەوە ئەمە لەو هەنگاوانە بوون کە لەو سەردەما بۆ هەڵەبجە کراوە ئەمەوە کڕابردوو زۆر باسمان لێ کرد هەنی دەمەوێت ئەو کاتێک کە ماومە باسی کێشەعانیەکانی ئێستتان بکەینانی من دەزانم کە گرفتان زۆرەوە هەندێک لەو سەرکردانی کە ناوتێنان بەتایبەت کۆچکرد و سەرۆک مامجەلال کە ڕەنگە نەبوونی ئەو کاریگەری گەورە دروست کرد بێ ئەگەر چی ئێستا لەسەر ئاستی حیزبی ڕێکەتی نیشتیمانی کوردستان بە بەردەوام لە خەمی هەڵەبجەیەکاندا بۆ بەڵام ئەمە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکی حکوومەتە و ئەرکی بەرپرسانی حکوومەتە لە هەرێمی کوردستان بۆی بە دواتریش حکوومەتی عراقی گرفتەکانی ئێستتان چییە لە دەرگای کێتان داوە بۆ کێشەوگر و گرفتەکانتە دیارە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەشی ڕێکخراوەکان هەڵەیەکی گەورەیان کرد بەرامبەر بەوەی کە بودجەی ڕێکخراوەکانیان بە یەک چاوبڕی ئەمە هەنگاوی بوو بۆ ئەوەی دەستی ڕێکخراوەکەی ئێمە ڕاوەسێت و نەتوانین هەنگاوی پێویست بنین بەڵام بەدەر لەوەش کە ئەگەر ئەوەش نەکرابێت پەنامان بۆ زۆر شوێن هێناوە کە دەستی هاوکاری ڕاکێشێ بەڵام بەدەر لەمە کێشەیەکی زۆری هەڵەبجەیەکان ئێستا کۆبووەتەوە داواکاری و داخوازیەکی زیاد لە پێویستی هەڵەبجەیەکان کۆبووەتەوە و ئەگەر هەر تاکێکی هەڵەبجەی ئێستا بدوێنی ئەو پەڕی ناڕەزایەتی دەرەبڕێ بەرامبەر بۆ بوارەدۆخی بە تایبەت لە ماوەی ئەم 6 ساڵەی ڕابردووە ئەم کابینەیە بە دەرەجەی یەکەم لەم چەند ڕۆژەی ئەخیرا هەندێک پرۆژە کراوە بە سوپاسەوە بەڵام لە نیوەی کابینەی پێشوو لەگەڵ ئەم کابینەیە هەز بە کەسیەکی زۆرە کات هەڵەبجەیەکان یعنی چەند جارێکە پردی تەنگی سەی محەمەد و جسرێکە کە بۆی دەرچێت بەداخەوە چەند جارێک قرالی لەسەر دەرێت هەتا ئێستا جێبەجێ نەکراوە وەرە سەرنج بە هەڵەبجەیەکێکە لەو شوێنانەی کە دەبوو بە پێی یاسای نێودەوڵەتی هەر شارێک هەر وڵاتێک ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی کوردستان چوار جینۆسایدمانەیە هەڵەبجە و ئەنفال و بارزانەکان و فەیلیەکانە بە پێی یاسای نێودەوڵەتی ئەتوانی تۆ لەسەر داوای قەرەبووی زیانە مادی و گیانیەکانی ئەو شوێنانە بکە داوای ئاستی ڕاگەیاندنی معنەوی بکەیت
بەداخەوە حکوومەتی عێراقی خۆی بێت لێ بێدەنگ کردووە چەند جارێکی سەردانی حکوومەتی عێراقیمان کردووە حکوومەتی هەرێمی کوردستانی وێ ڕای ئەو قەیرانی کە بەسەریا هاتووە و ئەو بەرزۆخە ناڕەحەتی لە کاتی کۆڕۆنا و ئەمە وەکو پاساوێک نییە بەڵام بە مەقابلیەوە ئەگەر ببینین زۆر پرۆژەی زۆر گەورە لە زۆر شوێنەکانی تری هەرێمی کوردستان کراوە بەڵام ئەگەر بێت سەرنجێکی هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجەیەکانەبی هەست بە بەزەی هاتنەوە کەی دێمە نامانێ وەکو بەزەی خەڵک حکوومەت خێرمان پێ بکە وەکو ئەوی کە شارێکی جینۆسایت کراوین لە پێشوە باسم کردکە دۆسەی هەڵەبجە بە ئەطرافی خودی ئەو قیادانی کە لە پەرلەمان نبوون هەڵەبجە بەکارهات بۆ ڕوخانی سەدام حوسێن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی میراتگەری حکوومەتی پێشووی عێراقە ئەبێ بێنە پێشەوە باس لە هەموو زیانەکان و قەرەبووکردنەوەی هەموو گەلی کوردکەن بەڕاستی ئاستەنگەکان زۆرن یعنی تازەترین ئاستەنگ کە دروست بۆ تۆ بریندارێک موچەی بۆەکەیت چ معقولە تۆ ئێمە پەنابین بۆ دەیان لێپرسراوە بۆ هێنانی بڕێ پارە بۆ نەخۆشێک بۆ بریندارێک بۆ نەخۆشخانەی کیمیاباران سوالەکەی لای ئەم ڕێکراوە لای ئەو ڕێکراوە کە تا هاوکاری نەخۆشخانەکە بکات تا هاوکاری مناڵەبوونبووەکان بکات تا هاوکاری کێشە و گرروفتەکانی کە سوکاری شێتە باوەڕکە خانوو دروست کراوە لە سەردەمی کاگنێ چیرە ئەو کاتێک کە ئەو 500 خانوو کرا و دوایی وەجبەیەک تریش دروست کرا بەدەیان خێزان هەیە تا ئێستا قەرزارن نەیانتوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بڕی پارەی قەرز و گەڕاوەکەی کە سوکاری شەیدان بگەڕێتەوە من چۆن بتوانم هەنگاو بنم لە کاتێکە حکوومەت دانەنیشێ لەگەڵما حکوومەت من سەرۆکەکەم نازانم لەکوێیە نازانم چۆن بیبینم نازانم لە چه خەتێکەوە تەنانەت ئیدارەکانیشیانە بۆ نابرێت دەسەڵاتی ئەوەشیان بێن بەسەردەمەوە مەعاناتەکانی خەڵکی هەڵەبجە من باز لە کە سوکاری شەیدان ناکەم باز لە عامی هەڵەبجەیەکانەکەم هەر هیچ نەبووایە دەبوو ئێستا هەڵەبجە لە هەموو باجێک ببەخشتایە هەر هیچ نەبووایە دەبووی ئێستا هەڵەبجەیەکان هەرگیز لە هیچ یادێکە داواکاری و داخوازیان نەبووە چ معقولێکە هاوڵاتیەکی بریندار مۆزەفێکە لە فەرمانگەکەیەکە دەوامەکات حەزەکەم وەزیری شەیدان هەر وەزیرێکە ئەبێ بە وەزیر یەک شەو لە ژیانی وەزیرەکان خۆیانە داوا لە کاک مەسرورەکەم وەزیرەکانی بنێرێ یەک شەو با لەگەڵ بریندارەکانە ژیان بەرێدەسەر یەک شەو بیانێرێ با لەگەڵ عایلەیەکی فەقیری هەڵەبجەیەکانە ژیان بەرێدەسەر کاکە هەڵەبجە چۆڵی کرد هەڵەبجە لەبەر بێپڕۆژەیی و بێمەشروعی و بینی هەڵەبجە چۆڵی کرد ئێمەمانەوێ ئێستا چەندی خزمەتیش بکرێت ئەمانەیە هەڵەبجە بگەڕێنەوە ساڵی 1970 ئەمە ئەساتە من هەڵەبجەم بۆ بگەڕێنەوە ساڵی 1970 هیچم لێی ناوێت پێویستیم بە هیچ شتێک نییە و ئەوەی کە ئێمەش کردومانە وەکو کە سوکاری شەیدان منت بەسەر کەسە ناکەین تا حەدای هەموو لایەنێک و هەموو ڕێکخراوێک و هەموو بەرپرسێکەکەین هەتا ئێستا ئەوەی ئێمە کردومانە لەو خۆبەخشی بە زیاتر کێ چ بەڵگەیەکی هەیە پێم خۆشە لێرەوە بیڵ هەر بۆ کارتانی بەردەستە شای لای ئەو هەموو خەڵکە چویت من بەدەیان وڵات ڕۆشتم کە نمونیان ئەمریکا و بەریتانیا و سوید و سویسرا و یابانە توانیمە نەگەڕێمەوە خۆشترین ژیانی ڕەفایەتیشم بۆ دابین کراوە زۆربەی سەفەرەکان لەسەر گیرفانی خۆم ڕۆشتم یا چوومە تەوێت لەسەر من توانیمە لەگەڵ تیمێکی کە سوکاری شەیدان کە 5 کەس بووین چوونەتە ئەمریکا لەناو کۆچکی سپیا لە یادی 25 ساڵە قەناعەتمان بە ئەنجومەنی پیران کردووە کە گەورەترین بەیاننامە دەرکات کە هەڵەبجە جینۆسایدە لە یادی 25 ساڵە بەیاننامە دەرک ئەمەی کە ئەی بینن تەنها چاوپێکەوتنی خۆمە بە ئیجازەی برادرانی مناڵپارێز گلەیم لێ نەکەن ئەمە لە کاتەکانی پشوەکانە من ئەم چاوپێکەوتنانم کردووە ئێسش کەناڵەکانی ڕاگەیاندن و میوانەکانە زانن هەرگیز ڕێگەم بە خۆم نیاوە لە کاری ڕێکخراوەیم ببڕم بۆ چاوپێکەوتنێک یا لە کاتی مۆڵەتەکانە بۆیان ئەمە تەنها چاوپێکەوتنی ئەو سەفیر و قۆنسڵ و میوان و بیانیانەیە کە لە تەمەنی کارکردنمە هاتوونەتە هەڵەبجە ئەگەر خۆم پێ بگەیانە بەدەیان جار بوو خۆم پێگەیان بوو نامێ خۆم لە خەڵکی هەڵەبجە جیاکەمەوە من شانازی بە هەڵەبجەیەکانەوەکەم شانازی بە کوردەوەکەم شانازی بە کوردبوونی خۆمەوەکەم شانازیەکەم ئەو تەمەنەی کە ماومە خزمەتی بچووکترین مناڵی هەڵەبجەیەکەم بۆیە لێرەوە داوا لە قیادەی سیاسی کوردەکەم ئەو تەمەنەی کە ماومانە ئێمە عمرمان عمری نۆح نییە زۆرترین قوربانی کیمیابارانی هەڵەبجەمە هەیە هیچم لە هیچ لایەنێک ناوێت بەڵام بەڕاستی پێویستیم بەوەیە مناڵەکەم لە مەکتەبێکی خۆشاژیان بەرێتە سەر مامۆستاکەی موچەیەکی باشی بدرێتێ مامۆستاکە بە ڕەزالەتی ژیان نەباتە سەر کارەبام لێ نەبڕێت بەسواسەوە بۆ بەڕێوەبەراتی کارەبای هەڵەبجە بە هەموو بەشەکانیەوە زۆرترین بریندارمان کارەبایان بۆ دابین کردووە کەەوە جێگەی دڵخۆشیە بەڵام بەڕاستی هەموو هەڵەبجە تۆ شارێکی جینۆسایت کراوە نابێت کارەبای لێ ببڕێت چونکە من ئێستا لێرە چوومە دەرەوە بێ شروعی هەناسەندنی و نەخۆشی سنگ بخۆم کە سەرمامە بێت نەخۆشەکەم کە گەرمامە بێت نەخۆشەکەم هەڵەبجەیەکانە بێ حسابێکی تایبەتیان بۆ کرێ ئەنفالەکانە بێ حسابی تایبەت تەنانەت بارزیانەکان و ئەنفالەکانیش ئێمە وڵاتەکان شارێکی چوار جینۆسایدمانەیە
قیادەی کورد ئەتوانێ هەنگایی بۆ بنێ ئێمە پەنا بۆ هەموو کەسێکە بین کێ بەردێ بخاتە سەر بەردێ بۆ هەڵەبجە وڵی ئەخێنە سەرسەری هەڵەبجەیەکان کێژ ئێهمالمان کات لە دۆسیەکی میابارانی هەڵەبجە بەڕاستی ئێمە مێژووەکە ئەینووسێتەوە ئێستا حالیان دەیان مؤتەمەر هەیە لەسەر مەسلەی جینۆساید لە لاهای عێراق ناچێت نابێ بە ئەندام من بۆ خۆم بانگێش کراوم تیمێک بەرمە ئەڵمانیا پێچێت چەند ڕۆژی داهات و چەند ماوەیەکی تر ئەو تیمە سەردانێکی زانکۆیەکی میونشن بکرێت لەسەر ئەوەی کە چۆن هەڵەبجە بە دیکۆمنت کرێت چۆن مێژۆکەی بنووسرێتەوە و لەگەڵ دەیان وڵاتی ترە تەنانەت بانگێش نامەکراوێتەوە بۆ ئەمریکا بۆ ئەوەی لە زانکۆی تێبڵ لە فیلادلیفیا چکە جاری پێشوو دەورەیەک بینراوە لەسەر بە ئەرشیفکردنی تەنانەت ئیسرائیلیەکان ساڵانە مەراسیمێکیان هەیە لەسەر نێهشتنی چەکی کۆکۆشت چەند ساڵە بەر لە ئێستا تیمێکمان بانگێش کرا بەداخەوە چەند ڕۆژێ بەر لە بانگێشکردنەکە بۆ ئۆرشەلیم مامۆستا فەخرێدینی ڕەحمەتی کۆچی دوایی کرد کێشەی مناڵەون بۆکانمانەیە بڕێنی موچەی معاشی بریندارەکان یەکێکە لەو مەئساتانەی کە سوکاری شەهیدان بە چ بڕیارێک بەچی یاسایەک لەم بێ موچەیە تۆ دەسەبەی بۆ موچەی بریندارەکان معاشەکانیان نەبڕی بۆیە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەجددی کار لەسەر دۆسیێکی میابارانی هەڵەبجە بکات ئەو تەمەنە کورتی کەمامانە عمری نۆح نییە پەناش بۆ بەغابین پەناش بۆ شوێنەبین دۆستمان زۆر هەیە لە ناو پەرلەمانی کوردستان کە بەتەنگ هەڵەبجەوە دێت تەنانەت غیرە هەڵەبجێ غیرە کوردەکانیش ئێمە جارێکتر لە داوا لە هەموو قیادی کوردیەکەین هەمیشە ئەو تاوانانی بەرامبەر بە گەلی کورد کراوە یەکسانی مەکەن بە کەسێک کە قوربانی نییە هەر ڕۆژە یاسایە گەنووسرێتەوە بەڕاستی ئاگایان لە دەرونی تاک بە تاکی ئەبێ ئەو میلەتە بێت من تەحەداکەم لە ناو هەموو حکوومەتی هەرێمی کوردستانە بزانێت دوا قسەم بزانێت چەند تاقانەی کوردستانە هەیە لەبەرەوە لە هەموو دنیا دەیان جارمۆ تەمەرەکرێت لەسەر ئەوەی کە تەنها گیانداری باندا انقراز نەکات لە کوردستانێکی چوار شار چوار وڵات جینۆساید کراوە 160 تاقانێکی میاباران هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە شەرمەوە چم داوا لە فەرمانگەیەکەڵم شەرمەکەم خۆم و ماڵ و مناڵم بڵێم هاوکاریم کە با بچمە فەرمانگەیەکەوە پێناسەیەکمان نییە کە سوکاری هەموو شەیدانی ئەنفال و کیمیاباران تەسەوڕەکەی تایسە پێناسەی نییە یادکردنەوەکانمان بە ئاقارێکی زۆر خراپە برێت منافەسەی سیاسی لەسەر یادەکانمان هەیە دۆسیەکانمان بۆ بە منافەسە و منافەسەکاری خوازیارم هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم دڵسۆزەکانمان لە هەر شوێنەکان ئێمە قوربانی دەستی کوردایەتین حکوومەتێک ئەو تاوانی بەرامبەر کردوین نەیپرسیوە تۆ یەکێتی دیا پارتی ئیسلامی یا غیرە ئیسلامیت ئەوە تا کەسانی وەکو من بوونەتە قوربانی خۆمان نەوین لە چمکی خزمەتکردنی مناڵی لە کاتێکا من دەسمایی ئیشی مناڵ پارێز دەبوو حکوومەتێک و لایەنێکە بۆە خزمەتی خۆمی بکردای چووکە لە ناڕەحەترین مەئسات بوو بەڵام چوومەتە ژێرباری مە تەحەیوز نەبێت چوومەتە ژێرباری دوو کەیس هەم قەزەیەکی میابارانی هەڵەبجەیە هەم خزمەتکردنی مناڵانە بە بێجیاوازی لە سنوورەکە کە بە سوپاسەوە ئەوە 31 دانە ساڵە مناڵ پارێزی کوردستان خزمەتی مناڵانی کوردستان دەکات و هەڵەبجە بە بێجیاوازی زۆر زۆر سپاس کاک ئارەسحابێت جێگیری سەرۆکی کۆمەڵی قوربانانی هەڵەبجە لە گەڵمان بووی لە ستۆدیۆ قسە زۆر بوو بیکەین بەس کاتیش کەم بوو بۆ دەرفەتی دیکە ئینشاڵڵا ورتر لەسەر بابەتەکان قسە بکەین بەخێر بێجارێکی تر هیوای ماندوو نەبوون سپاس بۆ ڕێست و بۆ تیمە خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون هەر شاد و بەختەوەربن